گرنگیدان بە بواری پەروەردە و فێرکردن یەکێکە لە هۆکارە هەرە گرنگەکانی پێشکەوتنی کۆمەلگا. لەو ڕوانگەیەشەوە سەرۆک مام جەلال شان بەشانی خەباتی سیاسی گرنگیەکی بەرچاوی بە پەروەردە و فێرکردنداوە و پشگیریکردن و هاوکاریکردنی ڕێکخراوی منداڵپارێزی کوردستانیش لەلایەن سەرۆک مام جەلالەوە سەلمێنەری ئەو ڕاستیان. ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان لە 16 نوێی ساڵی 1991 دامەزراوە. لە سەرەتای دامەزرانی ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان و مام هاوکاریی زۆر باشی ڕێکخراوی منداڵپارێزی کوردستانی کردو. دیارە مام هەر هاوکاری ڕێکخراوی منداڵپارێزی کوردستانی نەکردو، هاوکاری چەندین ڕێکخراوەکانی تری کۆمەڵگەی مەدەنی کردووە. سەرۆک مام جەلال هەر لە سەرەتای ساڵانی 90ەکانەوە منداڵانی جۆشداوە بۆ گرنگیدان بە خوێندن و هانیداون لە ڕێگەی چەکی قەڵەمەکانیانەوە خەبات بۆ بەرەو پێشچوونی کۆمەڵگەکەیان بکەن. هاوکات لە ساڵی 1998 سەرۆک مام جەلال لە نامەیەکیدا کە بۆ منداڵانی ڕێکخراوی منداڵپارێزی کوردستانی ناردووە وەک باوکێکی دڵسۆز ئامێزی میهرەبانی بۆ تەواوی ئەو منداڵانە کردوتەوە و مژدەی ئەوەی پێداون کە هەمیشە چاوی پێیانەوە بێت و هاوکاریان بکات. مام بە شێوەیەکی بەردەوام لە ساڵی لە سەرەتای نەوەکانەوە بە بەردەوامی هاوکاری مادی 2000 مناڵی کردووە کە ماگانە پارێکی بۆ ئەو مناڵانە تەرخان کردووە. دیارە ئامانج لە تەرخانکردنی ئەو ڕەپارەیە هاندانی خێزانەکان بۆی چیتر مناڵەکان نەخەنە بەرکارکردن بەڵکو و گرنگیان پێبن بیان نێرنە بەر خوێندن. ئەمە وای کردووە کە ئەو مناڵانە توانن لە ڕێ و هاوکاری کە مام دابینی کردبوو بتوانن پەرە بە خوێندنەکانیان بن. سەرۆک مام جەلال لە ڕێگەی کازیوە و مەڵبەندە ڕۆشنبیریەکانی منداڵپارێزی کوردستانەوە هەوڵی تەواوی داوە مافەکانی منداڵان دابین بکات و لە ڕێگەی پرۆژە پەروەردەیەکانەوە برەو بەتوانەکانیان بدرێت و فێر بکرێن و لە چالاکیە جۆرە و جۆرەکاندا بەشداریان پێ بکرێت. هەمیشە بەڕێز مام جەلال پاڵپشتی کازیوەکانمان بۆ بەڵام وەکو کازیوەی سەرا هەمیشە هەوڵیەوە بەڕێز مام جەلال ئەم مناڵانە لە کارکردن دوور بخرێتەوە بخرێنەوە ناو دنیای مناڵی خۆیانەوە و هەروە هەوڵمان داوە کە ئەم مناڵانە بگەڕێنەوە بۆ خوێندن و لە کارکردن دوور بکەوێتەوە. هەمیشە پاڵپشتی ئەوانی کردو و تأکیدی لەوە کردوەوە کە مناڵ ئەبێ فێری زانست و زانیارین بن. هەمیشە مام جەلال گرنگی داوە بە مافەکانی منداڵ کە بتوانن لە ڕێگەی مافەکانەوە کار بۆ منداڵان بکرێت بۆ نمونە بۆ دابینکردنی ئەم شوێنانە وەکو کازیەوە کە بتوانێت مناڵ تێدا سودمەند بێت و ببێتە شوێنێک بۆ حەوانەی مناڵان و هەروەها گەڕاندنەوەی منداڵ بۆ دنیای مناڵی خۆیان. سەرۆک مام جەلال هەر لە سەرەتای دروستبوونی ڕێکخراوی منداڵپارێزی کوردستانەوە بڕوای تەواوی بەدید و ئامانجەکانی ئەو ڕێکخراوە بووە و بۆ گەیشتن بۆ ئامانجانش هاوکاری چەندین پرۆژەی کردووە وەک لە خۆگرتنی زیاتر لە 2000 منداڵی بێسەرپەرشت لە پرۆگرامی گرتنەخۆ و دابینکردنی تێچووی ئەنجامدانی 130 نەشتەرگەری چاندنی لولپێکی گوێی ناوەوە بۆ ئەو منداڵانەی کە توانای ئاخاوتن و بیستنیان نەبووە. هاوکات تێچووی ئەنجامدانی 20 نەشتەرگەری دڵی منداڵانی دابین کردووە و هاوکاری 16 ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی بووە لە ڕێگەی ڕێکخراوی منداڵپارێزی کوردستانەوە. ئەمە جگە لە هاوکاریکردنی سەنتەری گەنجانی سلێمانی و کازیوەی سەرا و دابینکردنی پێداویستی خوێندنگا بۆ منداڵانی شەنگال و دروستکردنی مەڵبەندی ڕۆشنبیری کازیوەی منداڵانی ئەربەد لە کەمپی ئاوارە و پەنابەران لە ساڵی 2016دا. ئەنجامدانی هەموو ئەم کارانە و چەندانی تریش لەلایەن سەرۆک مام جەلالەوە دەرخەری ئەو ڕاستیان کە مام هەمیشە لە خەمی منداڵاندا بوو و گرنگی تەواوی بەنەوەی نوێی میلەتەکەی داوە.